بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز ئەمڕۆ لێرەوە لەگەڵ هەموو ئەندامان و دڵسۆزانی کۆمەڵی دادگەری کوردستان دەستپێکی قۆناغێکی نوێ لە خەیاڵماندا ڕادەگەیەنین. بە سەرۆکایەتی بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر و بەڵێن دەدەین بە پشتیوانی خوای پەروەردگار دەست پێ دەکەین. بەڵێن دەدەین بەڵێن دەدەین بەڵێن دەدەین پشتیوان و سەرخەر و دڵسۆزی ئەم کۆمەڵە دەبم لە خۆشی و ناخۆشیدا. بەڵێن بێت بەڵێن بێت بەڵێن بێت پابەندی ئەو بنەمانە گۆڕانە دەبم کە 25 ساڵە ئەم کۆمەڵەی لەسەر ڕاگەیاندراوە. بەڵێن بێت بەڵێن بێت بەڵێن بێت خەمخۆری و دڵسۆزی بکەمە چەکی خەباتم بۆ خزمەتی دین و ژینی خەڵکی. بەڵێن بێت بەڵێن بێت بەڵێن بێت وەفاداریم بۆ مێژووی دەیان ساڵەی ئەم کاروانە پڕ لە سەروەریەی کە خوێنی سەدان شەهیدی لە پێناودا ڕژاوە و قوربانی زۆری بۆ دراوە. پشتیوان بەخوا و بە یارمەتی ئێوە ناسرەوین تا سەر دەکەوین تا ئاڵای حەق شەکاوە دەبێت و دادگەری دەچەسپێ. بەڵێن بێت. وەسەلام عەلەیکوم.